بەڵێ سپاس بەڕێز ڕەنج 2 دقە 3 دقە وەختمان هەیە کۆتایی 2 دقە ئەگە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامیا کاریگەری ڕاستەخووەک بەڕێز شەهریاری شاماژە پێدا دەکاتە سەر حکوومەتی شیعی عێراق و ڕەنگە ئەوانیش بەرەو هەڵدێرچن لە ئەگەرێکی وا پۆزیتیڤ و نەگاتیڤ ئەرێنی و نێرینی ئەو گۆڕانکاریە چێ بێ بۆ هەرێمی کوردستان من پێم وایە ینی ئەگەر حکوومەتی ئێران بڕوخێ تەنها باڵە توندڕەوەکەی شیع لە عێراق دەڕوخێ ینی بیرمان نەچێ شیعی عێراق بەشی زۆریان ئەو شیعانن کە ئێستا وەلایان وەکو جاران بۆ ئێران نەماوە ینی زیاتر خۆیان لەگەڵ بارودۆخەکە گونجاندووە یعنی تۆ تەمەشا بکە ئێستا لە گرنگترین وەخت کە ئێران پێویستی بە پرۆکسیەکانی خۆیکی لە عێراقەوە بەستم شیعی عێراقا تەنها 2 گروپی بچووک کار دەکەن ئەوەی تر هەموو وەستاوە ینی من پێم وایە ئەگەر حکوومەتی ئێران بڕوخێ یان بمێنێتەوە شیعی عێراق دەمێنێتەوە بەڵام کورد سنوورەکەی خۆی هەروەکو خۆی دەمێنێتەوە بەڵام ئەگەر هەڵەیەکێ نەیکە چی؟ هەڵەکە ئەوەیە ئێستا تەیارەکی سونی دروست بۆ لە عێراق کە بەهێزی دەکەنەوە نابێ کورد ببێتە لایەنگیری ئەو تەیارە سونیەی دژ بە شیعە دەبێت کورد وەکو خۆی بمێنێتەوە تیارە شیعیەکە بە یەک ئاراستە سونیەکەش بە یەک ئاراستە چاو لێ بکاتن ئەگەر بچێتە ژێرباری ئەو تیارە سونیەی کە سووریا و ئوردن و سونەی عێراق و تورکیاش دایانەوە کە لە دواتردا دروستکردنی ئەو هیلالە شیعەیە کە ئێستا ئامانجی سەرەکی لە درێژەدان بەو شەڕە لەلایەن ئیسرائیلەوە تەنیا ڕوخاندنی کۆماری ئیسلامی نییە ڕوخاندنی ئەو هیلالە سونیەشە کە خەریکە گەشە دەکات بۆیە کورد دەبێ لە ئەگەری ڕوخان یان مانەوەی دەسەڵاتی ئێران بە یەک ئاراستە بە یەک پێوانە تای تەرازوەکەی لەگەڵ سونە لەگەڵ شیعەش بێلێتەوە نابێ ببێت بە بەشێک لە سونە یان ببێت بە بەشێک لە سونە ئەگەر ئەمانەکە هەڵەی استراتیزی دەکات